گۆرانی هەڵی ئەغڵب سۆری باسی ئەو ڕشتی و ئەم کویسان و کانی ئاو ئەیڵێت بە هەموو شتێکە مەسەڵەن ئەتوانم بڵێم لە سانەوەی ئەو گۆرانێت ڕیتمە خێرایانە کە لە کوردستانە پێشکەشەکرێن هی دەڤەری هەورامان و هی ئێریان فاچەکانن هی حەزرەتی زۆر دەشتا ئێرە وەزنەی بەڵخەیە سەبەبی ناونانی ئەم ناوچەیە بە بەڵخە ئەگەڕێتەوە بۆ ئەو جۆرە مادە کیمیاوی کە لەم ئاوایە ئەم جۆرە بەردە دروستەکە سروشتی هەورامان لەم فەسڵای سە بچۆ هەورامان هەرچی گوڵ و دار و درەخت هەیە مۆسیقایە لەگەڵتا من ساڵی 74 هاتمەتە ئەم منطقە لە وەختی شۆڕشە فعلا سروشتەکەی تەوێڵە و بیاری جاران ئێستا نەماوە گۆڕانکاریێکی زۆر بەسەر گۆرانی هەورامی هاتووە لێرە کاریگەری نەک لەسەر گۆرانیتن بەڵکو و لەسەر جلوبەرگیش داناوە جاران ئەگەر کەسێ مشکی بەسەرەوە نەموایە عیب باشی بە باشی ئەحواڵ دووسێ جاری تریش هاتم بەس دەماڵەوە نەبووی شانسەکەم لە بەهار ئەهات بەڵێ بەڵێ لەبەر درگا بوو لە ماڵ نەبوویت تر ڕۆشتە ليلي تخوى ليلي باوانو ليلي تاسم بياني فراوة يعني بعض قولاني هنا راحت تو ايش بكيتو يا بري وبروي بيلي بس امانه بلي ورده بزم يعني بيلن دري 1500 ساڵ سیا چەمانەیە سیا چەمانش لە کاتی زەردوشتان ناڵێم جامیان هەبوو جامیان گرتووە لەوێ سیا چەمانە وتراوە نشانم ده هدی و مزانوکا اما تو شاولات خجی وروداده وروداده جتوی اللي تخابي عنك جتوي اللي وامري عنك بيش كشتان به خوش بن